بازرگانانی هەرێمی کوردستان نیگەران بەرامبەر بە بڕیارەکانی حکوومەتی تورکیا و ڕای دەگەێنن کە تورکیا دەیەوێت قەیرانی دارایی هەرێمی کوردستان لە سەرشانی هاوڵاتیان و کاسبکاران قورستر بکات. ئەوەش لە کاتێکدایە کە تورکیا شێواز و میکانیزمی پێدانی فیزەی لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان تون کردووە. بەڕادەیەک بازرگان هەیە چەند جارێک سەردانی کۆسوڵخانەی تورکیای لە شاری هەولێر کردووە، بەڵام فیزەی پێنەدرا و لە چاوەڕوانیدا ماوەتەوە. بەو هۆیەشەوە کار و کاسپی لە ئێستادا ڕاوەستاوە. من یەکێکیانم 14 ساڵە هەموو مانگی ئەڕۆم شت ئەکڕم ئەی فرۆشم لێرە. ئێستا وەرگرتنی ڤیزا هەر زۆر ناڕەحەت بووە. 3 سەفەرم کردو بۆ هەولێر. لە هەولێر داوا ئەەکەم جەماعەتی ئەوانەی لە بەردەرگا دانراون فەرق بکەن لە بینی کۆچبەرێک کە ئەڕوا بە نایاسی و لە بینی من کە مەعیشەت و نان من نایەڵن بچمە ژوورەوە کە تورکەکان ببینم مەعەلعیلم من دەفتەری ئیقامەی تورکیام هەیە، غورفەی تیجارەم هەیە. ئەمە تەئسیری بۆ تەیارەکانی سلێمانی بۆ هەولێر نەفەر نەماوە جاران هەمووی کاسب بوو تایە ئەڕۆشت و ئەهات. کاتێک کە ئەچینە بەردەم قونسڵخانەش یەکەم شت کە داوامەندەیەکەن پڕکردنەوەی فۆرمێکە بە 35,000 دینار. یعنی ئەگەر ڕۆژی 100 نەفەر بڕواتە ناو بەردەم قونسڵخانیەت هەموو نەفەری 35,000 دیناری لێوەرەگرێت. دوایی 15 ڕۆژ بە ئیمێڵ کە جوابت بۆیەتەوانێ هیچ نەتیجەیەکی نییە. داواکاریمان لە حکوومەتی هەرێم ئەوەیە کە بە زووترین کە چارەسەری ئەم کێشەیە بکە نابێ ئاوا بمێنێتەوانێ. یعنی بۆ ئیلا ئەبێ من 500 دلار یا 600 دلار بم بە زەلامێ لە بەردەم قونسڵخانە ببێ بە حەلەقەی وەسڵم کە ئەم ڤیزەیە بۆ من بکە. بۆ هەموو داواکردنێکی ڤیزا 3 جار 4 جار بچینە هەولێر و بینەوانێ، دوای ئەوەش لەوێ ئیشمان ناڕوە وەکو بازرگان. لەبەرەوەی خەڵکێگەیە بۆ نەخۆشی ئەچێت، خەڵکێگەیە بە نیازی سەفەرکردن و کۆچکردن ڕوات. کێشەکەمان لەوێ شاوەیە هیچ حسابێ بۆ بازرگان لەوێ نەکراوە. ناکرێت وەکو ئێمە هەموو ئەوەی غورفەتی جارە و هەمووی داواتی شەریکاتمان هەیە لێوانێ، بەڵام لەوێ کێشەیەکمان هەیە ناکرێتە ژوورەوە، نە خەڵکە کرێتە ژوورەوانێ، نە خەڵکیش جوابی ئەدرێتەوانێ یەکسەر. تاکی دەبێ بە قەیرانێکی کە هیواداریانی حکوومەتی هەرێم ئاورێک لێمە باتەوانێ وەکو چینی بازرگان. ئەو بازرگانانە کە زۆربیان لەگەڵ بازرگانەکانی تورکیا مامەڵەیانێ و پێداویستەکانیان لە وڵاتە دابین دەکەن ڕای دەگەێنن پێشتر فیزای تورکیان بە ئاسانی لە فڕۆکەخانە و خاڵە سنووریەکان وەردەگرت و هیچ کێشەیەکیان نەبووە. بەڵام لە ئێستادا و بڕیاری تورکیا میکانیزمەکانی پێدانی فیزەی وا قورس کردووە، هیچ جیاوازیەک لە نێوان هاوڵاتیان و کۆچبەران و بازرگانەکاندا نەکراوە، کاوە ژوا دەکات قەیرانێکی تری ئابووری بۆ هەرێمی کوردستان زیاد ببێت. بۆ مەبەستەش داواکارن لە حکوومەتی هەرێم هەرچی زووە لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانیەوە ئەو کێشەیان بۆ چارەسەر بکات تا لەوە زیاتر ئاڵوگۆڕی بازرگانی و کار و کاسپیان پەکی نەکەوێت. دلێر کەمال، کورسات نیوز، سلێمانی.